وەختتان و خێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. ئەو دیوێتەی ئەوڕۆ پێشەکیەکە لە هۆنینەوەیە ئاخێزنامەیە کوردان، ئەوەی کە لە زوانە لاتینەکان پێی ئێژن مانیفێست، یعنی بەیانێک ڕوو بە مردم، یعنی کڵامێک ڕوو بە مردم و ڕوو لە خەڵک. ئەو دیڤەیتەمان بە احتمالە فرە تۆزێک درێژخایان ئەبێت، لەبەر ئەوەی کە من دەبێت مەسائلێک بوو بارە ئەوەڵ لە گرام مەترەحکەم و دەبێت بەسەریا گوزەرکەم تا بتوانین لە دیڤەیتگەلە ئایندا دوای هاتنە دەرەوەیە مەتنە چاپی و پیدیەفیە ئاخێزنامەیە کوردان لەسەری قسە بکەین. پێشەکیش بێژم کە ئەم دیڤەیتە فەرقەکە لەگەڵ دیڤەیتانێکی تر. من قسەهایەک ئەەکەم کە تا ئێستا نەمکردگە، مەسائلێک مەترەحەکەم کە بڕێکیان کۆتاه و کورت باس کریاگەن، بەڵام زەرورەتیان و دەلائیلیان بەحس نەکریاگە و تەرح نەبووگە. و دەلیلەکەیشی ئەوە بوو کە ئێمە لە بورهەیەک و لە دەورانێکا هاتین کە ئەم دەورانە پێویستی بوو بە کارێکی گورج و گۆڵکردن، لەبەر خاتریەوەی ئاهەنگ و سرعەتە جێبەجێبوونەوەی ئومور یەکجار زۆر بوو و ئێمەیش دەستگاهە تەبلیغاتی و بەرەیە پڕۆپاگانداییمان مەحدود بوو، بچووک بوو و مەشیایە بە گوێرەیە ناسینە خەڵکە خۆمان و کۆمەلگای خۆمان و فەرهەنگە خۆمان بەمان توانیە لە کورتترین ماوە زیاترین دەستکەوت بەجێبێڵین بۆ خەڵک. هەر بۆیە دەلیلی ناشارەزابوونە ئێمە و ئەوەی کە ئێمە وەبەرە حەجمەیە تەبلیغاتە نەیاران و دوژمنانە کورد ئەکەوین، ئەم اتفاقانەی دروست کرده بوو کە ئێمەی مەجبور کرد بەرەو ئەو مەسیرە بڕۆین. سەرەتا بێژم کە ئەلفازێک ئێوە ئەبیسن بە ناوە ئاخێزنامەیە کوردان. ئاخێز بە مەبەستی بە ناوی بە مەفهومی ڕاپەڕین یان هەستانەوەیەک بە مەبەستێک بەرەو شوێنێک چوونە. کەڵام واژە بەرابەرەکەی شاید لە یۆنانیە لۆگۆس بێ، یعنی جنس کەلەماتێک، جنس بەیانێک کە لە جنس داناییە و لە قوڵاییە دانایی و تێتە دەر. ئەم سنەتە لە ناوە و ئەم نەریتە لە ناوە کوردانە بووگە. جیاوازیە جیهانە کوردی تەکە مابەقی جیهانە ئینقیادا وا لە ئەگرا کە لێو دووە لە تەیە قڕونە 18 و 17 و 19 میلادیا ئەوانەی کە کۆڵەکەی دەوڵەتگەرە یا ئستەیتگەلە مۆدێرنە ئوروپایی و ئەمریکایاندانیا لە محاولەیان بۆ پێناسەکردنە خۆیان لە ڕجعەتێک کە قرار بوو بە ڕۆمی بکەن و بە سنەتێک کە ئەیانوت سنەتە ئوروپایی و نەریتە ئوروپاییە بە شەنوکەوێک کە کردیان بە مەسیرێک تێپەڕین کە ئەوەسە ئەمڕۆ ئەیبینن و من کۆڕۆمەتری تێمەسەری. بزانن ئەوەی کە لە سەرزەمینە کوردانە اتفاق کەوت و ئەوەی کە ئێمە ئیشارەمان پێکرد کە ئەنچێ کە گوزارش ئەدرێ لەسەر پرتۆکا بەناوە مێژ و غەڵەتە و بە ئەم سەرزەمینە ناخوا و دەستکردە و نووسراوە بە مەبەستێک. مەبەستەکەیشی ئەوەسە کە جیهانە کوردی، تەمەدن و کوردی لەبین بوات. دلیلی لە بینبردنەکەیشی ئەوەسە کە ئەمە ئیماژە بەدیلە نظامە سوڵتەست، سابت ئەکا لەم گۆی زەمینە تەمەدنێک بووگە، حەزارەتێک بووگە، ژیارێک بووگە کە بە پێچەوانەیە
سەبکە ژیانە ئەوروپاییەکان توانی گێسی کۆڵەکە بنیاد و ئەساسە ژیانە فەرهەنگی سیاسیە بە شەرێک بێت کە لە ژێرە سوڵتەیە کەمینەیەکان نەبووگە. ئەمە گەورەیەکەی وا لەکوێ، واقعیەتەکەی وا لەکوێ؟ واقعیەتەکەی وا لە ئەوەی کە لە سەرزەمین کوردانە کەڵام حکم ئەکا، نەفەر حکم ناکە، تاکە کەس حکم ناکە. ئەمە لە ئیمڕۆیە ئێمەی شاوەدی ئەکرێ. ئەوانەی هاتگن سەرزەمینە کوردانیان گرتگە و ئەوانەی هاتگن ئەم کۆرپۆریشنانیانەی بەسەر ئەم سەرزەمینە دانیاگە ناویان نیاگە دەوڵەت، کە دەوڵەت ئەسڵەن ئەو مەفهومە نییە کە ئستەیت بگریت و ئێمە بەداخەوە لە زەرفە 100 ساڵە ڕابردوو ئەم کەلەماتە لە زەهنمان ناشتێکی تر ئەنوێنێ لە کاتێکات دەوڵەت ئەوسا بە ماڵ و میکنەتی شخصیە ئینسانێکیان ئەوت و بە مەڕ و ماڵات و ئەوانە ئەیانوت دەوڵەت. هەر ئەمە ناو نریاگە بە ئستەیتی ئوروپاییەکان و لاتینەکان و دریاگە بە ئێمە و ئەمە تعبیرێکی گەن ئەکا لە زەهنە ئێمە ناتوانین ڕوبەڕووی ئەمانە بوونەوە. هەر ئەم نەریتەی ئێمە بوو کە ئەوانەی بەناوە دەوڵەت یان کۆمپانیەکان کە هاتن توانیان بەڕاحەتی لە بەشێکە بەسەر سەرە ئێمە سوار بن. ئەوەش چ بوو؟ ئەوەش ئەوە بوو کە کۆمەلگای ئێمە کەڵام بەسەری و حکمی ئەڕانی و تا ئیمڕۆی شواسە بزانن ئێمە قێزەونترین هەڵس و کەوتەکانمان بەسەر ئەکەن، بەڵام هەنووز کە هەنووزە تا ئیمڕۆیشی بگرێ لە ناو کوردانە چمانێ دەستگاهێکی ئۆتۆماتیک، چمانی چرخدەندەی ساعەت چووگەسە ناو یەکتری و تیکتیک کارەکە، مردم حد و حدود و هەڵس و کەوتە شخصیە خۆی تەکە یەکتریا ئەزانێت. هەر ئەم حاکمیەتە ئستفادەی لێ کردگە لە حەوزەی تاڵانکردنە خەڵکە بە مؤسساتە خۆی، توانی گێسی خەڵک بواتە دواوە و بە دەستگاهە سەرکوبی کە داینیاگە خەڵکی هاورگەسە بنە دەسە خۆی بە ئینحساراتێک کە هەسی خەڵکی هاورگەسە بنە دەسە خۆی. ئەمما لە حەوزەی ئیجتماعیە کاری کەمە، چون ئەم مردمی ئێمە کەڵام بەسەری و حکومەکە، حتا ئەو کەڵامەی کە نەهات کەسە سەرگەفت، یعنێ نەکریاگە بەوشە، نەدریاگە سپێی. ئەمە کاری ئەوانی ئاسان کردگە، بۆیە ئەوێنی مردمە ئێمە لە بەرامبەر حاکمیەتە دەستەمۆز، یعنێ حاکمیەتیش وەکو شخصێکی تر لە بەرامبەرە خۆیان ئەوێنێت. مەسەڵەن دارایی حاکمیەت بە دارایی خۆی ناوێنێ، بە دارایی کەسێکی تری ئەوێنێت، بە ماڵ و مڵکە کەسێکی تری ئەوێنێت کە پێی وایە تەعەداکردنە لە ماڵ و مڵکە کارە دروستێک نییە. بۆیە تۆ ئەوێنی بە ئاسانی ئەمانەی کە تێن سەرزەمینە ئێمە ڕائەماڵن ئەتوانن لە ناو کۆمەلگای ئێمە بێن و بڕۆن و خەڵک دەستیان بۆ نەوات و خەڵک یەک پووشیان لێ هەڵنەگرێت. بۆ چون ئێمە حەوزەی ژیانە تاکە کەسی و ژیانە کوردانەیە خۆمانمان بە گوێرەیە مێژووی تەکی خۆمان هاوردەکە. پس لەگرا نوکتەیە کە من بەرجەستەم کردەوە ئەوە بوو کە لە جەهانە کوردیە ئەوەی حکم ئەکات کەڵامە، دانایانێک کە کەڵام ئەهۆنەوە بە گوێرەیە دەورانێک کە دانایی دەوران تێت ئیحترامیان هەست، ڕێزە تایبەتیان هەست، چون دانایان ئەم سەرزەمینەنە، چون کەڵام ئەهۆنەوە و کەشفی ئەکەن قوانینێک کە ناو ئەم سەرزەمینە هەست. ئەڵبەتە وشەی قانون وشەیەکی جەدیدە، تازە هات کەسە ناوە ئێمە و هەر کەڵام بوو لە ناوە ئێمە. ئەگەر ئێمە چاوێک بخشێنین بەوەی کە لەم دنیای غەربە اتفاق کەوتگە، ئێشێ بەم نکاتە بگەین. وەختێ تۆ بەحس لە فەلسەفەی سیاسی ئەەکەی، بەحس لە متەفەکرینە حەوزەی فەلسەفی سیاسی ئەەکەی، وەختێ بەحس لە متەفەکرینە حەوزەی حقوق ئەەکەی یا ماف ئەەکەی،
وەختێ تێتە سەر مەسئلەیە ئابووری اقتصاد و ئێکۆنۆمی تۆ خەریکی وا بەحسەکەی. ئەوەڵەن ئەو جۆرەی کەمانە باسی یەکەن دینەکان نەتیجەیە تەلاشە ئینسانن لە حەوزەیە نەزەریە، دەوڵەتەکان نەتیجەیە تەلاشە ئینسان و تەزادە ئینسانن لە حەوزەیە ئەمەڵە. ئەوەی کە تۆ ئەمڕۆ هەڵەگەڕێتەوەیژی ئیاڵەتە متحدەیە ئامریکا و نێئۆلیبرالیزم و دموکراسی بەسەر دنیا زاڵ بووگە و مدلیشی تر نییە، دا لەبەر ئەم مەطلەبەسەکە چ لە حەوزەیە سیاسەتە، چ لە حەوزەیە حقوقە و چ لە حەوزەیە ئابووریە، ئەم شەنوکەوانە کریاگە، ئەم شەڕانە کریاگە تا گەییگن بە باشترین مۆدەلە ممکنەیە کە ئەتوانێت ئینسان ئیدارەکە و جامعەیە بەشەری ئیدارەکە. ئەمە درۆیەکی گەورەی واتیە، درۆیەکی یەکجار گەورەی واتیە. ئاغایانە ئوروپایی مێژوویە سەرزەمینە خۆیانیان بەست داگە بە ناوە ئێمەمانان و بە جەهان و تەحمیلی ئەکەن بە جەهان بە ناوە مێژووی جەهان. ئەمە غەڵەتە. مێژووی جەهان وانیە، بەڵام چون ئەوان دەنگیان بەرزووگە، ئەوان چون کەسانێکیان بووگە کە ساپۆرتیان بکات و کابرا حرفەیی بۆیان بفەلسفێت و بفکرێت، ئەوان دەنگیان بەرزتر بووگە. بەڵام خۆ لە سەرزەمینە ئێمە وەختێک دەستگاهێکی منسەجم نەبوو تا دانایان تەقزیە بکات بە ڕەش و ڕووتی هەر کەسێک هات ماوەیەک زەحمەتی کێشا و بەجێ هێشت و چوو. دەناخۆ بە ڕەش و ڕووتی ناکرێ. تۆ لەم دنیای جەهانە غەربی شەوێنی تەحلیلە سیاسی کردن، ئەنالیزەرە سیاسی بوون شغڵە، شغڵێکی گەورەست. تۆ لەم دنیاوێنی کابرایەک تەرانەیەک ئێژێت داوا ئەکات حەقی کۆپیڕایتی ئاس هەتایە هەر گۆرانی بێژێ ئەم تەرانەیە ئەخوێنێت ئێشێ پوڵێک بە ئەمبا. ئەوی شعری وت کە چاوەکانە زەریفن و دنیا چ قەشەنگە و بێبابڕێنە دەروەیەک و ئەخ بۆ تۆ مردم و ئەمە کابرا حەقە کۆپیڕایتی هەست، کاری کردگە، کارە فکری کردگە و بابەتە ئەمە متاڵەبەیە بژێوی ئەکات. ئەویش نە سەتحێکی بژی و مەمرە، سەتحێکی متعالی تا بتوانێ ئەو لە سەتحە تەعالیە کۆمەک بکات بە بەشێک لە فەرهەنگ و هونەرە ئەم مردمانە. بزانن ئەوروپاییەکان هیچ وەخت قانونیان نەوگە، ئەوەی کە لێو دووە ئەمانە دەسی بۆ ئەوەن وە پێی ئێژن دەورانە مۆدێڕن کە لە کانتۆ دەست پێەکاوە ئەو ئێژێ ئینسان وەکو بوونەوەریکی وەکو ئینسان بە مەسابەهە زاتە خردگەرا، زاتێکی ئەقلانی، ئەو جار مشتەملە حقوقەکە. پس ئەمان لەگراتێن ئێژن ئەوەی کە زامنە ئازادیە کۆمەڵە، حقوق و قانونە. تەمامە شەنوکەویشیان ئەوەسە دەوڵەتێکە قانونێکی نەوێت کە ئەم قانونە سیانەتە لە ئازادی عمومی ئینسانەکان کە دەوڵەت نییە و دەوڵەتە سیاسی نییە، بەڵکو مشتی قەدارە کشە چەپاوڵگەرن وا بەسەر مردمێک و حاکم بووگن. ئەمە کاکەڵە تەمامە ئەو بەحسەسە ئەکرێ ئەلبەتە بە شەنوکەوە جۆرا و جۆر ئەم مەسیرەی غەرب پێیاچووگە. بەم مثالێک بدەم. بۆ قانون مهمە لە منزەرە ئەمانۆ لۆ بۆ مهمە بۆ خاتری ئەوەی کە سیانەت ئەکا، پاسداری ئەکات لە ئازادی. ئەو قانونەی کە تۆ ئەوە سێتۆ، ئەو قانونەی کە تۆ من ئەکا، ئەو قانونەی کە تۆ مجرم ئەکا، ئەو قانونەی کە بەر بە تۆ ئەگرێت، ئەوە قانون نییە و ناچێتە ناوە قانون. جا بۆ کردنەوەی ئەمە من ئێشێ مثال بۆ ئێوە بێنم. بزانن کەوتکەسە سەرزارە ئێمە لە ڕێگەی ئەم حیزبانە و ئەم نوخبانە تەحتە ناوە شتێک بە ناوە مافە مرۆڤ. ئێمە ئێژین ئەمە حقوقێکی جەهان شمولە، حتا دانەیە وەحشی لە ناوە جەزایرە سوماترا مەسەڵەن ئەمە شمولی ئەکا حتا ئەگەر خۆی بەخۆی ئاگاه نەوێت، هەر بە سرفە ئەوەی کە ئینسانە شمولی ئەکات.
ئەم مافە ئەمە لەکوێتێت لە کاتێکا ئێمە مەسەڵەن ئەحیانەن جمهوری ئیسلامیشمان هەست ئێژێ ئێمە سم باوەڕمان بەمە نییە ئێمە فکرەکەین کە سنەتی ئێمە فەرقەکە و سنەتی ئێمە ئیسلامی شیعەز و ئێمە فکرەکەین هەر جامعەیەکی بەشەری فەرقەکاتەکە جامعەیەکی تری بەشەریە ئێمە نەوە هەڵس و کەوت و خوێندنەوەی خۆمان هەست لذا مەسئلەیە مافە مرۆڤە یۆنیڤەرساڵ و جیهان شمول ئێمە قبوڵی ناکەین و ناڕوین ژێری باری و بۆ ئێمەش دروست نەکریاگە دەی ئەوانەی کە زریکە پێەکەن منزوریان چییە؟ ئەوان منزوریان ئەمەسەکە لە دڵە ئەمە ئێشێ بێتە دەرۆ ئوروپاییەکان ئاوا هۆنی گیانەسۆ کە هەر قانونێ کە تەکە قەوانینە تەبیعیە نەچراڵڵەوە هاوا هەنگ نەوێت و لە ئەقڵانیەت و نەهات بێتە دەرۆ قانون نییە ئەساسە قانونە تەبیعی چییە؟ ئازادیە هەر قانونێک لە ڕاستایە ئازادیانەوێت قانون نییە بەڵێ حکوومەتەکان دەستورات ئەنووسن فەرامین ئەنووسن پێی ئێژن قانون بەڵام ئەمە قانون نییە ئەمە قانونێکە کە بابایە حاکم دای نیاگە تا خۆی و تەبقەیە حاکمە بتوانێ سوارە گوردەیە ئەم مردمە بێت بتوانێت لەسەر گوردەیە ئەم مردمە بوێسێت بتوانێت دەسەڵاتی هەتایی بکاتەوە ڕێز لە قانونگرتن ڕێز لە یاساگرتن زەمانێکە کە ئازادی دەستەبەر بکات بەرابەریە ئینسان گەل لە بەرامبەریا دەستەبەر بکات و لەگرا قانون حکمکە بۆیە مەسەڵەن تۆ هەڵەگەڕێت و ئێژی سیستەمە ئەمریکا خاسە ئێژی لە ئەمریکا تاکە کەس حکم ناکات دروسە مەقامە ڕیاسەت جمهوریەک هەست وەسە حاکمیەتە مطلقەیە پادشاهێک کە بە تەمامە قودرەت و هێزی هەس و هێزی لە پارلەمان و لە جێگەهایەکی تر زیاترە ئەمما ئەم چهرە ئەگۆڕێت لەگرا سیستم کارەکە سیستم بەرەساسە قانون کارەکە هەر ئەم قەوانینی ئوروپایی ئەمریکاییە زۆرینەی زۆریان لە تەزادن تەکە ئازادیە ئەینە نابەرابرین و ناتوانن ئەو شرایطە بەرابەرە ئیجادکەن بۆ ئەم خەڵکی ئوروپا تەحملیەکە لەبەرەوەی خەڵکی ئوروپا لە دڵم مەفهومە هەزار ساڵەی ئوروپا هاتکە هەزار ساڵەی ئوروپا هاتکە مەفهومە هەزار ساڵەی ئوروپا دوای تەسلیمبوون ئوروپا بە مەسیحیەت ئوروپایەکی مقەیەدی ئینقیاد کریاگە بە فەرهەنگە منحەتە یەهودی مەسیحی تێتە دی ئوروپاییەکان وەختی بەحسە جەهەن ئەکەن بەحس لە ئینسانە ئوروپایی ئەکەن بەحس لە ئینسانە تەرازە ئەووەڵە ئوروپایی ئەکەن بۆیە ئەمانە یوروپیەنن وەکو ئەوەی چۆن من بەحسە حەوزەیە تەمەدونە کوردان ئەەکەم و ئەم حەوزەیە تەمەدونە کوردانە حەوزەیەکی پان و بەرینە چۆن ئوروپایەکان گەرەکیانە فەرهەنگە ئینقیادە خۆی بە جەهان بدەن چۆن گەرەکیانە هەر ئاوا ئەترسیان لە ئاینە کوردان و جەهانە کوردی کە تەشەنە بسێنێت و بتوانێ مابەقی دنیا بگرێت و بوونە ئەوان و بوونە نگریسە ئەوان بخاتە خەتەرەوە ئەمە ئێمەگەل وەختی ئاشنانیین بە ئەمە لە هەرچی حەوزا هەست وەکو ئینسانە عادیە ناو جامعە سەرمان لێ شێویاگە و نازانین چۆن هەڵس و کەوت بکەین چۆن لەگەڵ حاکمیەتە ڕوبەڕووبووینەوە حاکمیەت لەکوێ تێت چۆن بەرخوردی تەکا بکەین چۆن لەگەڵیا خۆڕێ بخەین تا بتوانین سەمەراتە خۆمان وەدەست بێنین بزانن مەبەستە من چییە لەمە جەهانێک کە ئمڕۆ دروسیان کردگە و ئەساسە جەهانێک کە ئمڕۆ دروسیان کردگە و ئیجتیماعگەلێک کە دروسیان کردگە کە تەقسیمیان کردگە سەو لەناوە نیشن ستەیتە ئەمانە بەر ئەساسە داڕشتنە کۆمەڵگا لەسەرە ترانزەکشن دانریاگە یعنی ئاڵە و گۆڕکردنە ئابووری ترانزەکشن و پەیوەندیە نێوانە ئینسانەکانیش پوڵە سەڤیل سۆسایەتی کۆمەلگایەکە کە ئەساسی لەسەر ئابووری دانریاگە ئەوانەی کە ئێوە بە خۆیان ئێژن هەڵسوڕاوی کۆمەلگای مەدەنی ئەمە
ئقفاڵێکی گەورەی نظامە ئینقیادگەرە دا لە بەرهێشتنەوەی ئەم ڕەوابەتن نابەرابەرە پڕ لە ئینحیسارە بێدەسەڵاتکەرە بێمالکیەتکەرە بەسەرە شانە ئەکسەریەتە مردم بەڵام چۆن ناوی سیڤیل سۆسایتیە کۆمەلگای مەدەنی ئێمە کۆمەلگای نامەدەنیشمان ئەوێت کۆمەلگای وەحشیشمان ئەوێت تەبیعەتەن ئێمە حەزەکەین ئینسانین کە کۆمەلگای مەدەنیوی خب با بێمەوە سەرە ئەوەی کە ئێمە بۆ فکرەکەین کە ئەحیانەن مافم مرۆڤ دەرمۆردە ئێمە ئەپڵای ئەوێ چون فکرەکەین کە قوانینە مافە مرۆڤ تەکە قوانینە تەبیعیە ئەخوێنێتۆ و ئینسان بالذات حەز ئەکا بە ئازادی یعنی هیچ کەسێک نییە لە وەسفی کۆیلەیەتیە لەم دنیا گۆرانی وتوێ حەزی پێ بکە هیچ کۆیلەیەک نییە لە کۆیلەبوونە خۆی حەز بکە لە هیچ کۆی دنیا کۆیلەبوون و بەردەبوون بەرتەری نییە حتا ئەو ئینسانەیشی کە گەلێکی دیگەران کۆیلەکە گەلێکی خۆی ئازادوێ پس ئەم قوانینە لەگرا ئەوون و جەهن شمول و ئەخوانە بۆ خاتری ئەوەی کە تۆ سرفەن بەڵگە گوێیەکەس و چاوت پێکەوت ئەمە لە حەوزەی ئستدلالە دلیلی بۆ تێری تۆ بۆیە تۆ لێو تو ئەتوانی دەنگە دلێرکەی هاوارکەی بێژی ئەمە حەق خۆمە مافە خۆمە من ئینسانم دەنایەکێکی تر ئەتوانێ بێت پێت بێژێ وەکو جمهوری ئیسلامی بێژن نە وانییە هەر فەرهەنگێک دارای سنەتە خۆیەسی و ئەم سنەت و نەریتەی کە هەسی جگەی ئەکاتۆ لە حەوزەی تەمەدونی ئینسانەکانەتر لیبرالیزم فەرهەنگە ئەمریکایی یەهودیە مەسیحی یەهودیە مەسەلەن ئێمە فەرقەکەین وەختی ئەمە ئیژی ئێمە فەرقەکەین ئەو جارتێتە سەر سنەتەکانی سنەتەکانە ئەمانە چین سنەتەکانە ئەمانە فقه شیعەس سنەتەکانە ئەمانە مەرجعیەتە شیعەس ئێرانیەت چییە ئێرانیەت بە شیعەگەری تعریفەوە کرێتەوە کە لە دڵە ئەمە بۆ ئەوانەی کە ئمڕۆ حاکمن دەسەڵاتی هاورگەوە دانیشتگەن لذا ئەسڵەن بۆیان مهم نییە کە تۆ بە عنوانە بوونەوەری ئینسانی یا ئینسانی مەوزوع ئەوانە چییە مەوزوع ئەوانە تەطبیقکردنی شەریعەتە تا تۆ بەکوێ بگە تا تۆ بە ڕزگاری بگەی لە حوبە عەلیە تا تۆ بە ڕزگاری بگەی لە حوبە عەلیە ئەمە کەرەستەیە سیاسیە کەرەستەیە حکومکردنە نە ئەوەی کە ئەمە لە دڵ ئەم جامعە هاتوێتە دەرۆ نە ئەو کەسەی وا ئەم شرکەتەی دانیاگە بەناوە ئێران ئەساسنامەکەی وانووساگە ئەساسنامەکەی وانووساگە تا تۆ لە بەرامبەریا وادارە بە واکۆنش نەوی تۆ هەرچی شتە لە دنیای ئەمڕۆ گۆڕیاگە هەرچی قسەس ئەیکەن بزانە حاکمیەتی جمهوری ئیسلامی لەولاوەتێت شتێکیەز بەناوە قانونە ئەساسی حقوق عمومی حقوق شخصی بە تەتابقدانە تەکە شەرعە شیعە و لێولوە هاتگە لە کۆڵەکەی و ئەساسە داڕشتنە ئوروپایەکانیش ئستفادەی کردگە قووەیە مقننە و قوویە مجریە و پس تۆ ئەوێنیت ئەمانە وەنە هۆشتەرمەل نەبار ئەوەن نەپەلەوەرن وەنە مارماسی نەماسین نەمارن ئەخلیسکێن بەدەستەوە لەگرا ئێمەمانان پەیمان بە زەعفەکانە خۆمان نەبردگە دەرنەتیجە پەیمان بە بەرتەریەکانە تەرەفە مقابلیش نەبردگە دلیلەکەیشی ئەوەسە لە سەرزەمینە ئێمە مشت و مڕێکی جددی لە ناو دڵە مردمێ نەهات کەسە دەرۆ کە بتوانێت فکرە مردم بەرەو جێگەیەک بوات کە ئێشێ بیوات
دەی ئەگەر کۆمەلگا لەسەر مبادلە و ئاڵ و گۆڕکردن دانریاگە ئیمڕۆ هەر تاکێک لەم سەرزەمینە ئێمە کە بیر ئەکاتۆ چۆن بڕوا کەسابەتکە چۆن بڕوات کاسبیکە لوقمەنانێ پەیاکە چۆن فکر ناکاتەوە کە سەعادەتە ئەو و مالکیەتە ئەو و ئازادیە ئەو وا لە گرەوە هەڵس و کەوتە ئەوە لە ناوە کۆمەلگا. ئیستە تۆ چۆن فکرەکەی لە بنە دەسە دەوڵەتە ئێرانی دەوڵەتە تورکی دەوڵەتە ئانووسیە ئێرانی دەوڵەتە تورکی تۆ ئەتوانی سەعادەتمەندوی چۆن وا فکرەکەی تۆ چۆن وا فکرەکەی تۆ کە تۆ ئەتوانی لە ژێرت دەسە کارمەندانە نظامە سوڵتەی جەهانی لە حەلیمە کوردستانە بە بێتەفاوتیە خۆت بە بەشدار نەبوونت لە ئەمر سیاسیە بۆ گرتنە سامە خۆت بەشە خۆت لەم سەرزەمینە تۆ ئەتوانی ئەحیانەن لە ئابووریشا سەرکەوی ئەتوانی ئەحیانەن ژیانێکی باش بکەی ئەتوانی ئەحیانەن سەهمێکی گەورەتر و لایقدارترە دەستکەفێ چۆن وا فکرەکەی تۆ کێ وای پێت وتگە کێ وا فێرتی کردگە تەبیعەتەن ئەوەی وا هاتگە تەواوە سەروەتت تەواوە ئازادیت تەواوە گەورەیت تەواوە سەروەریت بووە. پس تۆ وەختێک لە بەرامبەرە هەنێک وشەی مەجیکاڵە سحراویە وەکو یاسا وەکو بەرابەری وەکو ئەمنیەت وەکو مەڵکە گشتی قەرار ئەگری چون تۆ تەعریفە بۆ ئەمانە نییە ئەو لە حەوزەیە کەڵامە کوردیا سوارەمە لە تۆ بێ و ئێمە ئەبین بە مشتێ دەستەمۆی بە سەزوان لە بەردەسیانە کابرا خەریکە سەروەتە سەرزەمینە ئێمە تاراژەکە تەمامە مالکیەتی لە ئێمە سندگە ئێمەی تەبدیلە بە کۆیلە کردگە سەلکە دۆلار و پوڵ چاپ ئەکاوا لە بنی دەسیا ئێمە ناتوانین ڕۆین سەحمە خۆمانی لێبسێنی ئێمە ناتوانین بێدینیەوە بندەسی خۆمان پێمان وایە پولی حاکمیەتە و دەسەڵاتی حاکمیەتە و خۆ بە ئێمە ڕەبتی نییە و ئێمە چ ڕەبتێکیەس و ئێمە چی بکەین و بۆیە لە ناو جامعەی ئێمە ئەوەی کە ئەساسەن بۆ مەردەمە ئێمە قەرارە بکرێت ئیمکانی نییە بۆ چون ئێمە هەنووز تێ نەگەیگین وای نەکوێە هەنووز بەشە حەوزەیە خصوصی و جەهانە کوردان تەکە ئەم دەوڵەتانەی کە بە سەرمان و حاکم بووگن تەتبیقی ئەکەین هەڵس و کەوت ئێمە بەرامبەر بە ئەمانە وەکو ئینسانە کوردیەک نییە کە بخڕێت و یەخەیان پێ بگرێن جا ئەگەر تاگرا تێگەیشتین تێمە سەرم مەسائلێکی تر بزانن من باسە ئەوەم کرد وەختی تۆ ئیژی مافم مرۆڤ ئەم مافە مرۆڤە لە دڵ حقوقە تەبیعی و هاوسوو و هاوڕاستاتەکە حقوقە تەبیعی و نەچرەڵۆ ئێشێ بێت و ئەساس و کۆڵەکەکەی ئێشێ لە ڕاستای ئازادیا بێ ئەگەر تاگرا تێگەین ئیدەیەکیش ئێژن ئێمە نەریت بازین وان نییە هەر کۆمەلگایەک نەریتە خۆی هەست یەکێک لەوانە دەوڵەتی یەهودە ئێرانیە یەکێک لەوانە دەوڵەتی یەهودە تورکە خەزەریە یا ئەوانەی لە ژێرە ناو ئیسلامە قسە ئەکەن بەناوە نەحلەهای ئیخوانی و نەحلەهای جۆرا و جۆرە ئیسلامە سیاسی و شەریعەتی کە گەرەکیانە ئەحیای خلافەت بکەنەوە بزانن ئەم خلافەتی ئیسلامیە کە ئەمانە بەحسی ئەکەن و ئەوەی کە ئەگاتە خلافەتە عەرەبەکان لە قەرنە پەنجم و شەشمە ئیسلام بەم تاریخە جەعلە دەستکردیان خەلیفەی عەرەبی ئیتر نامێنێ و ئەم خلافەتە تئۆریزە نەکریاگە حتا قەرنە ئەواسەتە قەرنە پەنج قەرنە شەش لەلایەنە ماهوەردی و ئاسان تئۆریزە نەکریاگە مەوزوع ئەم خلافەتی شەچیە مەوزوع ئەم خلافەتە بە ڕستگاری گەیاندن و ڕزگاری گەیاندنە خەڵکە ئێشێ بوێت دەرنەتیجەم خەلیفە هاتکە چی تەطبیق بکە هاتکەی قوانینە شەریعەت تەطبیق بکە بەسەر خەڵکۆ قانونە شەریعەت ئیسە تەوەجۆ بکە قانونە شەریعەت و ڕزگاری مەوزوع خەلیفە چییە قانونە شەریعەتە کە چی بکە
کە هەم ڕزگاریە ئەم دنیا و هەم ڕزگاریە ئەو دنیا دەستە بەرکە. دێ ئەم خەلیفە هیچ وەختێک مەودایە ئەمە پەیاناکە و لە بین ئەچێ وەلێ و دوا دوو باڵت دەستکرد لە تەداومە دوو دانە خەلیفەیە سنی شیعە بۆ دەرتێرن، یەکێک هەردکی تورک لە سەرزەمینە ئێمە، یەکێکی قاجاڕیە و یەکێکی دارودەسەی تەنزیمات پیانێژن عوسمانی لە دڵت تەنزیمات و تێنە دەر. ئەگەر وەبیرتان بێت ئێمە وەختی هاتین لەگەڵ ئەم حیزبانە دەرکەوتین حملەمان کردە بڕێک ئلەمان کە بەریان ئەگەر بە بەرچاوڕوونیە خەڵکیەوە بۆ مەعنا نییە ئێمە بەرامبەر بە ئلەمانە فەرهەنگیەکانە مردمانە سەرزەمینە خۆمان بە سروەتە گشتیان نەزانین، بە میراتێکیان نەزانین، بە تەجروبەیەکی هاوریاگە تا ئەم سەردەمایانە نەزانین. مثال ئەدەم بزانە وەختی تۆ ئێژی ئێمە سونەتگەراین نەریتگەراین وەکو دەوڵەتە یەهودە ئانوسیە ئێرانی، ئەو جارە لە دڵە ئەم سنەتە تۆ هەر تێهەڵدانێ بخۆی چون تێهەڵدانە سنەتیە تێهەڵدانە مقدسە. یعنی چی ئەمە؟ بزانە وەختی تۆ ئێژی ئێمە ئێرانێکمان هەست، ئەم ئێرانە لە دڵ شاهنشاهیەک تێت کە یەک نەفەر ئازادە ما بەقیە ڕەعیەتن و هیچ قانونێ بەسەری و حکم ناکا مەیل و شەهوەتە شاهنەوێ و مەردەم گشتی کۆیلەن تا ئەوەی کە ئەبین بە ئیسلامیەت و ئێمە شێوەیەک لە ئیسلامیەت تێرین بەناوە فەقه شیعە، ئەو جار تەعەدات پێ ئەکەن، تەجاوزت پێ ئەکەن، خەلع ماڵت ئەکەن، تەکفیرت ئەکەن، تەبعیز بەسەر تۆ قائل ئەون و ئێژن ئەمە تەبعیزە سنەتیە. ئەمە لە دڵ نەریتە ئێمە تێتە دەر. ئەگەر بێ هەمە چیزی ئەگەر تێ هەڵدریاگی ئەگە زاتە نیەت دەمکەیتۆ ئەو سا شەرواو گەسە. ئەمە لای ئێمە واسە دەمەوەریت کرد، قسەی زلە کرد، هێڵە سوورەکانە دابەزاند ئێشێ تیکە تیکەکەین و ئەشکەنجەکەین. پس ئەم مردمە کە دانایی نەماگە و دانایانە دەوران نەماگن و ئەمانە وا تێگا دێر چی بکەین ئەمەیتر سنەتە ئێمەست، شیعەگەری سنەتە ئێمەز نەخێ شیعەگەری سنەتە ئێمە نییە و نەریتە ئێمە نییە. وەڵا شێخگەری و سۆفیگەری و دەروێشیگەری سنەتە ئێمەز نەریتە ئێمەز نەخێ نەریتە ئێمە نییە. بەڵکو ئەمانە سنەتگەلە ئیبداعیە جەدیدن هاوریاگ لە ناو سەرزەمینە ئێمە بە یومنە دەسەڵات و سیستم تەزریق یاگ ناو زەهنی ئینسانەکان جیلێ دوو جیل سێ جیل چووکە سەناو زەهنیان. ئەمە نەریت نییە. وەختێ حزب دموکراتە بۆ دروست ئەکەن، کۆمەڵت بۆ دروست ئەکەن، پەکەکەت بۆ دروست ئەکەن، بێ ئەوەی کە معنای کوردیان کردوێتەوە، بێ ئەوەی کە پێناسەیەکیان لە کورد کردوێ، بێ ئەوەی کە جیهانە کوردی بهۆنەوە، بێ ئەوەی کە بێژن زەرورەتە هاتنیان چیە تێن ئێژن ئێمە بۆ ئەمرە کورد هاتگین، بۆیە تۆ ئەوێنی لە حوزەیە ئستدلالاتە ئەدۆڕێن، لە حوزەیە ئستدلالاتە حیچێکیان پێ ناکرێن. نەقشەم کوردەوێت و چی؟ ئەوێت و نەقشە دموکراتیزەکردنە ئێران، عێراق، تورکیە، سووریە کە کاکە بێن بەر ئەساسە ئوسولە دەستپێکەوتەکە جیهانی بێن ئێران دموکراتیک بکەن تا ئێمەش لەناوە فەزایەکی دموکراتیکە بووینە ساحێ و شەهروەندی تا حقوق بەرابەرمان لە بەرامبەرە قانونا بوێت. دێ هەڵەگەڕێت توێژە خۆ تورکەکەیش نێسی، دێ عەرەبەکەیش نێسی ئاغا هیچکام لەمانەی نییە. تۆ گەرەکتە بێژی من تافتەی جودا بافتەم، تۆ گەرەکتە بێژی من لەمانە فرەفرە ئینسانترم، هیچکامیان نێسیانە. من سنەتە ئێمەس، ئێمە سنەتمان واسە، ئێمە موسڵمانین، یا خەلیفە بەسەرمانەوە بووگە یا بەر لەوە زەردەشتی بووگین دەوڵەتە دینی بەسەرمانەوە بووگە، قبولی کە ئەمە سنەتە ئێمەس. خۆ ئەمانە ئەلکەنە ناتوانن نەمە بووەنە بەرەوە. مردمەکەیش ڕۆژ لە دوای ڕۆژ بێدەسەڵاتتر کریاگە. هەڵەگەڕێن و ئێژن کوردبوون یعنی چی؟ یعنی کەوا پانتۆڵ.
کوردبوون یعنی چی؟ یعنی هەڵپەڕکەکردن. کوردبوون یعنی چی؟ کوردبوون یعنی ئەوە. جا ئەگەر ئەمانە بوون بە نەریتە کوردی، لە پشتە ئەم نەریتە کوردیە 1 ملیۆن شەق بخۆی تۆی کورد لا ناکەیتەوە بێژی بۆ واکەی. مثال ئەم فاسدە کورد کاولکەرانە بە ناوە حیزبە کوردی لە تجاوز، لە تەعەدا، لە دزی، لە کاولکردنە مردمە کورد، لە نابودیە مردمە کووردا یەکەم ڕۆڵە گەورە ئەگێڕن. بۆ تۆ ئەم گشتە بێشەرەفی بەسەر ئەمانە قبوڵەکەی، چون تۆ قبوڵەکەی پێناسەکردنە ئەمانە زوانە، کەوا پانتۆڵە، جامانەس لە کوردبوونا دەرنەتیجە ئەمە نەریتە ئێمەس. شەرەفنامەی شوتکێسی ئێمە خوێڕین، خۆخۆرین، خائنین، بێعەقلین، ئاستدزمین. ئەمە نەریتە ئێمەس. ئێمە دواکەوتگین، شوانین، نەفامین، بێعەقلین. نمونونەکەمان مەسعود مسەفاس، نمونونەکەمان جەلال حسامدینە، نمونونەکەمان عەبدوڵڵا ئوجالانە، نمونونەکانمان ئەوانە سەیریان کەن. ئەمە نەریتە ئێمەس. شکست نەریتە ئێمەس. شکست خواردن نەریتە ئێمەس. دەرچوون نەریتە ئێمەس. خائین بوون نەریتە ئێمەس. دەی ئەمانە چۆن ئەسەلمێنی بە زوان، بە هەڵپەڕکە، بە جلوبەرگ. ئەوە بووکە خێزە کوردەوارە سەربەخۆ هات حەملەی کرد تا ئەو نەتوانێت لە پشتە نەریتە مێژووی هەر قێزەونیە بە خوردە ئێمە باوە ئێمە قبوڵی کەین، و ئێمە قبوڵی کەین، و ئێمە هەر شەقێ هەر تەعەدایە قبوڵ کەین. ئێمە هیچ وەخت شەقمان قبوڵ نەکردە، تەعەدامان قبوڵ نەکردە. ئەمە نە خووی ئێمە بووگە، نە ئەساسە جەهانە کوردی و کوردان و ئینسانە کوردی بووگە. پس ئێمە نەمان هێشت ئەمانە لەم حەوزەی سونەتە بیوەنە بەرۆ. هەروە کە بەرمانگر بە دەوڵەتە ئێرانی لە مەسئلەی قانون بازیە پارادایم شیفتە 57 بە عنوانە ئینقلاب بفرۆشێتەوە و لە دوایە ئینقلاب بەناوە حکوومەتە مۆدەرن و مافە شەهروەندی و قانون بێت ئێمە بگرێ. یەکسری دیبەیتم کردگە ئەگەر ئێوە بڕۆن ئەو دیبەیتانە کۆبکەنەوە سابەتی پێتان ئەەکەم ئەمەی لە ئێران مەوجودە قانون نییە، ئەساسنامەی کۆرپۆریشنێکی داپڵۆسێنەری تاراجگەری چەپاوەڵگەری غارەتگەرە وا هاتکە ئەم مردم ئێمە بکاتە پەز و ماڭا و بێدەسەڵات تا بیان کاتە لەشە گۆشتنە بەردەسە خۆی. بۆ ئەمانە متمەئین بوون لەم سەرزەمینە دانایەک نایە. بۆ دانایەک نایە؟ چون دانا ئیشە تەمامە وەختی فکرکردن وێ، تەفەحوس وێ، وەستان لە جێگەیەک و ڕوانین وێت. دێ ئەم مردمەی وا تۆ لە هەرچی شتە خستکتە، لە مالکیەت خستکتە کردکتە سە بێ هەمە چیزە هیچ و پوچ، وە خۆیشی سەرینیە، وە خۆیشی لە زەرورەتەکە تێناگا، وە خۆیشی تاک و تەریا و تەریدە بووگە، خۆ ناتوانێ ساپۆرتە ئەم کەسە بکە. کەسێک کە فکر تەولیدەکە ئێشێ سیستەمێک، چون ئەم فکرەی گەرەکە و ئەساسە ئەم فکرەی گەرەکەشێ تەقزیەکە باشترین ژیانی بۆ دروستکە تا ئەم ئینسانە هیچ دەغدغەیەکی نەوێ و فقط فکرکە. وەلێ تۆ وە دەسێک و کارکەی، وە دەسێک و نانە لەمە کارکەی، ها ئەمە بگری ئەو دەربچێ، ئەمە بگری ئەو دەربچێ. لەم عەسرا وەختە ئیزافیت نییە وە مەفتی بۆ کەسێ کارکەی. دەرنەتیجە دانایە لەم سەرزەمینە کوردانە نایە بێخیاڵ بڕۆنە بەرەو تا ئایان هاڕن. ئەگەریش بێت ئەوەنە سەگ و سووتک و عناسوورە خۆمانی تێبەر ئەدەین تا نابوود ئەکرێ، تا ئەم مەردمە هیچ وەخت خەوەریان نەوێت و تەمامیەتە دەسەڵاتە خۆیانیان گەرەکوێت. ئەوەسە مەواجهەیە کە تەکە ئێمە کریاگە. ئێمە لە ڕۆژە ئەوەڵیشۆ هاتین شەرایەتەکەمان ئەناسی، ئەمان زانی وایە ناوە کامە شتێکە. بەڵام من لە سەرەتاوە وتە من ئەمڕۆ هەنێ قسەیەکەم کە تا ئیستە نەتان بیستگەن. ئاخێز شاید شانسە ئێوە بوو لە دەورانە ئێوات. ئاخێز تەنیا سەروەتێکە کە ئەمڕۆ هەستان. ئاخێز تەنیا میراسێک ئەوێت
داهاتوەکان و مناڵەکانتان احتیاجیان پێ هەست بیگرنە دەستەوە تا حەقیریان نەکەن، تا تەحقیریان نەکەن. مێڵن ئەم دەنگە کەب بوێتەوە. یەک نەفەر جەهانێکە گۆڕێت. ئەها لەم دنیای ئوروپا ئێژن ئەگەر ڕووسیە پەلامارە دنیا ئەدا دەرئەسەرە ئەوەسە کە پوتین ئینسانە خراوێکە. پەس یەک نەفەر مهمە. هیتلەر پیایە خراوێک بوو دنیای گرت. یەک نەفەر. یەک نەفەرێک لە دایک ئەوێ و ئیتر نمونەی نایێتەوە. مارکسێ لە دایک بوو، ئینگلسیش بوو، ڕۆگەیش بوو. تەواو ئەوانەی کە بەعدەن وتیان کۆمونیستین بوون، بەڵام هیچ کامیان نەوە مارکس. هیچ کامیان نەوە مارکس. حتا ئەم نەفەسە تێتە دەرەوە استفادەی لێ بکەن. حتا ئەم نەفەسە تێتە دەرەوە محاولە بکەن زیاتری لێکێشنە دەرەوە، چون ئێوە سەرگەردان بووکن. ئێوە ئەوانەیشتانەوە ئەڕواتە ناوە زانکۆکان، لە ناو کتێبەکان و دروسەکان، چون لێ حاڵی ناوێ، نازانێ چۆن داڕژیاگە، نازانێ چۆن کەڵکی لێ وەربگرێت، سەرگەردانەوێت. ئەساسیشی ئەوەسە سەرگەردانیان کەن. مێڵن حاکمیەت ئەم قیامە خەفەکە، مێڵن بێتەفاوتیە ئێوە ئەم سەروەتە خەفەکە لێو دوا وەکو چیرۆکە یەهودیەکانتان لێبێ، وەکو شێعەکانتان لێبێ دوا یا لە سارات الحوسەینیانەوت، وەکو شێعەکانە سەردەمە پارەدایم شیفتە 57 وا دروشمیان ئەدا ئێمە ئەهلە کۆفە نیەین ئەلی تەنیا بمێنێت. وەکو ئەم تاریخە جەعلە یەهودیە مەون، وەکو مختارە سەقەفیتان پێبێت دوای مەرگە حسەین کەوتە ئینتقامە حسەین. بە تعبیرە مەزهەبیەکەتان قەوم زاڵمی نەون، قەوم المنافقین مەون. هیچ چەشم داشتێک لە ئێوە ناچێت. ئەمە مڵکە ئێوەس، ئەمە سەروەتە ئێوەس، ئەمە شکۆی ئێوەس، ئەمە ڕەوایەتێکە کە تۆ لە خۆتی ئەکەی و نەدەزانی. تۆ لە وجود تا حەچی بچووکتیان ئەکرد و قبوڵە نەئەکرد، وەرێ نەت ئەزانی بێریتێ سەر زوان. من هەر لە ڕۆژی ئەوەڵی شۆبەر ئەساسە نەریتە کوردان و حەزارەتە کوردی باوەڕم ئەوە نەبوو بێجگە لە کورد دەبێ دەرگای کەسی تر بکوتی. ئێمە ئەو وانەی بووین کە تایبەتترین حەزارەتە بەشەری و تەمەدونە بەشەریماندانیە و بەشەریەت فەخرەکا بەم میراسەی کە ئێمە دروستمان کردو بەجێمان هێشت. بەڵام دوژمنانە ئازادیە بەشەریەت گەرەکیانە ئەم میراسە لە بین بوون. ئێمە لەم بۆرها هاتین وەکو تەکبەتەکە ئێوە لە ژێرە ئەم هاڕیاگیە، ئەم بێدەسەڵات کریاگیە. ئێمە هەنووز کە هەنووزە هێزە کۆمەڵایەتین. ئەم هێزە کۆمەڵایەتیە فرە دەسەڵاتدارە. ئێمە بالفعل دەسەڵاتێکی گەورەمان هەست، بەڵام بالقووەی ناکەین، چون پەراکەندەمانیان کردگە، چون لەسەر سەخافەتەکانمان حسەویان کردگە. ئەوانەتان وا گشتتان لە ئاخێز خەریکن فێرەون و گەلە کۆمەتان کردگە بیشارنۆ تا لوقمەنانێکتان دەستکەفێ. ئەم ئاخێزە سروەتە ئێوەیشە. هەچێ نەسیبە من ناوێ پەیمانە حەیدەری لەشێکی گۆشتنە، سۆحا مردم یەک وشەیتر ئێزافە ناوێت و بەم جەهانە کوردیە. با بزانی سۆحا مردم تۆ مەقالەیەکی تر ناتوانی بنووسی تۆ. من سەرچاوگەکەم و لێی ئەقوڵێها. با بزانی بۆ ئەوانەتانەوانە ناوە حاکمیەتە
و گۆڵتان خواردگە بە سەخافەت و بووگن بە مەئمورە ئەم نظامە سوڵتەی جەهانیە ڕۆژێ ملیۆن جار تەوهینتان پێ ئەکرێ لەنەوە کەریە وەلێ فکرەکەی چون تۆ بە نسبەت و بە قیاسەتە کە ئێمەیە کە مەفلوک کریاگین حاڵە خاسترە با بزانی پەیمانە حەیدەریەک نەمێنێت تۆ یەک وشەیتر لە جەهانە کوردی ناویسیت هەروەکو چۆن ئەحیانەن سوارەی ئیلخانی زادەت کنەما ئیتر لە جنس شعرەکانە سوارەت نەما هەروەکو چۆن پەیغەمبەر ئیسلام کە فەوتی کرد ئیتر ئایەتێکی تر لە قورئان نەما مەیڵن حانقی مەیڵن نادانی مەیڵن جاهلی مەیڵن پلانە دوژمن واتان پێ بکات لە مەسیرە واقعیە ژیانە حەقیقی خۆتان دوورۆ کەونەوە خستنە ئەم دەسەڵاتانە هیچ نییە ئەساسە ئەم دەسەڵاتانە بەسەر ئێمەوە سوارە و هەڵس و کەوتێکە لە ناوە ئێمە تەعریفیان کردگەسۆ ئەم هەڵس و کەوتە بگۆڕن دەسەڵات ئەگۆڕێت ئێوە بە دنیایەک لە تەحقیر و بچووککردنەوە ناتوانن بژین ئێوە منتەسەب کریاگن بە مردمێک زوانی بەناو کورد کە تەحقیرە مێژوویی کریاگن لذا هیچ وەخت لەو جێگە قەرار ناگرێن کە ئێشێ بگرێن دەبێ ئینکار خۆتان کەن ئەلا ڕەقمە ئینکارە خۆتانیش بە هیچ کوێ ناگەن باوەڕ بە خۆتان پێیاکەن بڕۆن سەیرە تەحەولاتێک تەعقیب بکەن کە لە دنیایەکە کە ئەمانە نەیان بووگە تۆ بووکتە تا تۆ حاڵیت بوێ لەکوێ وێسیاگی تا تۆ بفەهمی زەرورەتە ئەم قیامە و ئەم ئاخێزەوە لەکوێ ئەرکە سەرشانە دانە بەدانەی ئێوەز ئەم شۆڕشە و ئەم ئاخێزە حیفز کات من ئەو دەنگە ئەمێنێتەوە بۆ تاریخ مردمانەوە کۆی لە کریاک مردمانە حەقیر کریاک مردمانە لە عەسڵ کەوتگ مردمانە لە شکۆ و شەوکەت کەوتگە کورد مردمانە بچووک کریاگە کورد ئەم دەنگە کپۆ بوێتەوە یەک وشەیتر نەسیبە ناکەوێ چون وا گەمارۆ دریاگی تا دانەیەکی تر لە کونە ئەم زامانە بێتە دەرۆ تۆ مەسیر مطلقە نابودی خۆتت تێی کردگە لذا دەورانە پێشڕوو دەورانە تفاقە و ئاخێزنامەیە کوردان دەورانە ڕێخستنە شان بدەن لە هێزێک کە بۆ خۆتانی دروست ئەکەن سابتی بکەن کە هێزە کۆمەڵایەتیتان هەس سابتی بکەن ئینسانن و ئینسان تەبیعەتەن بە شوێنە گەورەیی و دەسەڵات و بەختەوەریە ئەڕوات سابتی بکەن قەتیس نامێنێنەوە ناوە کەسافەت و بێدەسەڵاتیە بێ ئێرادە نامێنێنەوە مەتنەکە ئەسڵحەکەی هابەدەسە ئێمە و دەریغمان لێ نەکردگە
وتۆ لە بەرامبەر تەمامی ئەوانەی کە گەرەکیانە بە شێوە و وەچێکی عەقلی خۆ بخونجێنن لە نظام سوڵتەوە کارمەندەکان و ئەیادیەکانیان گەورەترین تۆپخانەیە کەلامتان هابەدەسەوە کە ئەوان ئەهاڕێت و ئەوان ئەواتە دواوە. وەختێک ئاخێزنامەیە کوردان کەوتە بەردەستان ئەوەی کە ئەمانە بەناو جیهانە ئەفسانە و بجیهانە تەقەدس بەحسی ئەکەن، ئێمە لە شەرایط مادیە کە تەحمیل کریا بەسەر ئەم سەرزەمینە ئیسباتی ئەکەین کە بە کامە قۆناغا تێپەڕیکین و چۆن زەرورەتە ئاخێز لە ئەولەویەتا قەرارەگرێت. لا ئێوە خۆش